ببە براوەی کارتی ئینتەرنێتەکەت تەنها بە سبسکرایبکردنی ئەم کەناڵە گرنگ نییە زۆرە ئینتەرنێتێک بەکاردەهێنیت ئێمە کارتەکەت بۆ دابین دەکەین هەر ئێستا بچۆ سبسکرایبی کورت کەناڵ بکە و پشتگیریشی لێ بکە کاتێک کەناڵەکە دەگاتە 20,000 سبسکرایب تیر و پشکەکە ئەنجام دەدا بەڵێنمان بەم کەناڵەداوە کە بە ماوەیەکی کەم بیگەێنین بۆ ئاستا بۆیە هیوادارم کە بینەرە دڵسۆزەکان بێ هیوامان نەکەن کاتێک پشتگیری لەم کەناڵە دەکەن ئەوە بە هەمان شێوازیش پشتگیری لە کەناڵەکەی من دەکەن. دە زانیاری دەربارەی کۆمەڵگای هێندی کە لەوەیە سیر بن بەلاتەوە. سڵاوتان لەبێ هاوڕێن خۆشحاڵم کە دووبارە لە ڤیدیۆیەکی نوێدا گەڕەمەوە لای ئێوەی ئازیز و خۆشەویست. هیندستان وڵاتێکی گەورەیە تەنها لە ڕووی ڕووبەریان ژماری دانیشتوانی نا بەڵکو لە ڕووی زۆرا و زۆرەتی ئاین و کللتورەکان لە ناو کۆمەڵگایەکدا کە چەندان شتی جیاوازی تێدایە کە پێشتر نەبیستراوە. لەگەڵمان بن لەم ڤیدیۆیەدا باسی دە سەیرترین زانیاری دەکەم دەربارەی کۆمەڵگای هێندی. بەڵام سەرەتاوەکو چاکەیەک بۆ ماندووبوونمان نەک فرمانێک پاڵپشتیمان بکەن بەڵایکردنی ڤیدۆکە و لە بیریشی نەکەن ئەگەر نوێن لە کەناڵەکەمان ئەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و دڵنیاش بن لە کاراکردنی زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکە بۆ ئەوەی هەردەم نوێترین بابەت بگا بەدەستان. ئێستاش با دەست بە ڤیدۆکە بکەین. ژمارەدا ڕۆشنبیری تفکردن وەکو هەموو مرۆڤێکی تر هەندێکان تف دەکەنەوە بەڵام پۆلیسی مۆمبای تفکردنی قەدەغە کردووە چونکە زۆربەی کەسەکان لەسەر شەقامە گشتیەکان تف دەکەن ئەویش دوای جاوینی تووتنی تەڕ کە دەبێتە هۆی تفێکی ڕەنگسوور کە خەڵکی هیندستان دوای جاوینی ئەم تووتنە تف دەکەن کە دیوارەکان و شەقامەکانی پیس کردووە بۆیە لە زۆربەی شوێنە گشتیەکان هێما و ئاماژەی تایبەت هەیە بە قەدەغەکردنی تفکردن و ئەو کارە دەبێتە هۆی بڵاوبوونەوەی نەخۆشی زۆر وەکو نەخۆشی ستیل. ژمارنەوە هەرگیز لە ڕۆژی شەممەدا جلوبەرگیان ناگۆڕن. لە هیندستان خەڵکی بە ئاسانی ڕۆژانی شەممە جلەکانیان ناگۆڕن و هیچ خواردنێکش بەدەستی چەپ ناخۆن. هەندێکان شەوانە ماڵەکانیان خاوێن ناکەنەوە بۆ ئەوەی خاوەندەکانیان نەترسێن و ڕانەکەن بەڵام لەوە سیرتر ڕازاندنەوەی ئۆتۆمبیلەکانیانە بە گوڵ و گوڵزار پێش ئەوەی یەکەم زار لێ بخوردرێ بۆ ئەوەی زیاتر بەختی پێوە بێت و بەرەکەتی تێدا بکەوێت. ژمارە 8 گرتنی دەستی پیاو لەگەڵ پیاوێکی تر لە هیندستان. ڕۆشنبیری کۆمەلگا ڕۆژ ئاوایەکان ئەو بە شتێکی نەئاسایی لێک دەدەنەوە بەڵام لە هیندستان ئەوە تەنها واتای ئەوەیە کە زۆر هاوڕێی یەکترن. ئەو شتە لە هەموو هیندستان بەربڵاوە و تێبینی ئەوەش ناکەی کە خەڵک بەلایەنەوە سیر بێت و بە شتێکی نەشیاوی دابنێن. ژمارە 7 کەش و دۆخی شەقامی هندی. ئەو وڵاتە سروشتی وایە کە ڕوانگەی جیاواز دەبەخشێ بە شتەکان و شەقامەکان لە هیندستان تایبەتمەندی خۆیان هەیە چونکە هیندیەکان زۆربەی کاتیان لە دەرەوەی ماڵ بەسەر دەبەن ئەگەر مەبەستیان نان خواردن بێ یان چاکردنی شتێک بێ ئەوە بە دڵنیاییەوە لەسەر شەقامەکان دەیدۆزنەوە. خواردنی خێرا و پێڵاو چاکردن و پزیشکی جۆرا و زۆر و سەرتاشی و تەنانەت گوێ پاکەرەوەشی لێیە کە لەوەیە پارێکی زۆری تێنەچێ. لەبەر ئەوەی هیندیەکان زۆربەی کات لە دەرەوەن ئەوە شەقامی هندی هەموو شتێکی لێیە کە پێویستیان پێی دەبێت. ژمارە 6 هەڵدانی منداڵی شیرەخۆرە. لەوەیە لە دابوونەریتە کۆنەکانی هیندستان هەڵدانی منداڵی شیرەخۆرە بێ لە بەرزاییەکەوە. ئەو کارە هەندێک لە کۆمەڵی ڕێبازخوازانی موسڵمانان و هیندۆس ئەنجامی دەدەن و لە سولاپور ئەنجام دەدرێ لە نزیکەی 700 ساڵ لەمەوبەر و بڕوایان وایە کە بەختێکی باش و بەرەکە دێنێ بۆ منداڵەکە لەبەر ئەوە منداڵەکانیان لە سەروی بینایەکەوە فڕێدەدرێنە خوارەوە کە بەرزەکەی 15 مەترە ئەویش بۆ ئەوەی کۆمەڵە کەسێکی تر لە خوارەوە بیگرنەوە. ژمارە 5 بێبەشبوون لە پیاوەتی. نزیکەی 6 ملیۆن پیاو کۆ دەبنەوە بۆ نمایشی ستایلی قژی جیاواز و جۆرە و جۆر و پۆشینی جلی ئافرەت و مکیاجکردن و خۆڕازاندنەوەیەکی لە ڕادەبەدەر و لاساییکردنەوەی دەنگی ئافرەتان و نمایشەکەش لە شوێنی گشتی ئەنجام دەدرێ و لە بەردەمی خەڵکدا ئەو پیاوانەی کە زۆربەیان بە زۆری لە پیاوەتی کراون شیر دەڕژێنن بۆ دەربڕینی بێبەشبوونیان لە پیاوەتیان شتێکی سەیرە.
ژمارە 4 هێندیەکان فیلیان زۆر پێتایبەتە و گرنگی پێدەدەن. فیلی هندی خاوەنی خۆشۆردن و شێلانی تایبەتی خۆی هەیە، هەروەها خواردنی تایبەتیش و گەڕاندنەوەی لەش جوانی و چالاکی لە سنتەری کیرالا لە هیندوستان. فیل بەخێو دەکرێت بۆ سوود وەرگرتن لێی لە زۆر شتدا، وەک نمونە لە هاتوچۆدا بەکاردێ بۆ گواستنەوەی کەلوپەلیش و تەنانەت ڕاکێشانی ئۆتۆمبیلی گەورەی سەقی و لەناو قوڕدا. و فیلەکان لە هیندوستان وەکو ئاژەڵی ماڵی وان و هەڵسوکەوتیان زۆر باشە لەگەڵ خەڵکیدا و خاوەنەکانیان قسەیان لەگەڵدا دەکەن و فیلەکان گوێ ڕایەڵی فرمانەکانیان دەکەن و یەکتریان خۆش دەوێت. ژمارە 3 تاکە دەنگدەر هەموو ساڵێک هۆڵی دەنگدان ئامادە دەکرێت بۆ یەک کەس کە لە دارستانەکانی زێرکۆجاراتە. بەڕێز ماهانات پاهاراداس دارشانداس لە ساڵی 2004ەوە دەنگدەرە و لە کاتی هەموو خولێکی دەنگدان هۆڵێکی تایبەتی دەنگدانی بۆ ئامادە دەکرێت لەگەڵ ئەوەی تاکە دەنگدەرە لە گوندەکەیدا بە ناوی بانس لە دارستانی زیر. پێتان سەیرە بۆچی ئەو هەموو ماندووبوونە دەکرێت کاتێک دەنگدەرەکە تەنها یەک کەسێک بێ؟ وەڵامەکەی زۆر سادە و ئاسانە. هیندوستان بەهێزترین دەوڵەتە دیموکراسیەکانی جیهانە. ژمارە 2 بازەکان زۆر قورسە بازدان بە بەراورد بە پاشەکەوت و تێچوو. لە سەدا 3 هێندیەکان لە کۆی ملیارێک و 200 ملیۆن باز دەدەن و کوشتوکاڵ و جوتیاران بەخشراون لە باز و سەیەکی هێندیەکان لە گوندەکان دەژین کە ئەوەش ڕوونکردنەوەیەکە بۆ ئەوەی کە ئابووری ئەو وڵاتە زۆر ئاڵۆز و ناڕێکخراوە و کێشەی شێوازی پارەوەرگرتن و هەروەها کێشەی گەورە لە هیندوستان دۆزینەوەی چارەسەرێکە بۆ ئاڵۆزی ئابووری و دارایی لە وڵاتە. کارێکی ئاسان نییە ڕێخستن بکرێت بۆ دارایی وڵاتێک کە ملیارێک دانیشتوانی تێپەڕاند بێ. ژمارەیەک سیخوڕی یاسایی لە وڵاتەدا سروشتی هاوسەرگیری بە شێوەیەکە باوکان زۆرترین هەوڵ دەدەن بۆ دۆزینەوەی گونجاوترین هاوسەر بۆ کچەکانیان و ئەوە بەدی دەکەن لەسەر شەقامەکان کە ڕێکلام هەیە بۆ خزمەتگوزارەکانی سیخوڕی تایبەت بە کارەکانی هاوسەرگیری و لێکۆڵەری تایبەت هەیە دەربارەی ئەو پیاوانەی کە نیازی هاوسەرگیریان هەیە کە ئایا پێشتر هاوسەری هەبووە یاخود ڕابردوویان چۆن بووە. ئێوەش ڕاتان چیە لەسەر کۆمەڵگەی هندی؟ ئایا کلتور و یاساکانیان شایانی ئەوەن کە تووشی شۆکمان بکەن یاخود نا؟ و کام لەم زانیاریانەی کە باسم کرد زۆر سەرنجی ڕاکێشایت ئەوە لە کۆمنتی ئەم ڤیدۆیەدا بۆمانی بنووسە و زۆر سوپاست دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدۆکەم بووی. ئەگەر ڤیدۆکەمت بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدۆم بۆ بکە و هەروەها شێریشی بکە لەگەڵ هاوڕێکانتاندا و لە بیرشتان نەچێ. ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەم ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەم بکەن و هەروەها زەنگۆڵی تەنیشی سبسکرایبەکەش چالاک بکەن بۆ ئەوەی هەمیشە بابەتی نوێ بگا بەدەستان و لە بیرشتان نەچێ. هەر ڕخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکەی ڤیدۆیەکت بۆمان هەیە ئەوە هەموویمان لە کۆمنتی ئەم ڤیدۆیەدا بۆ بنووسە و ئینشاءالله بە زووترین کات وڵامتان دەدەمەوە و دووبارە سوپاستان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدۆکەم. تا ڤیدۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەور بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.